دەروازەی باشووری شاری کفریە، بەڵام لە دیمەنی مەیدانێکی جەنگ دەچێت. لێرە ڕۆژانە سەدان تۆنی ئاسن کەڵەکە دەکرێت و بەرەو کارگەکانی هەولێر و سلێمانی بەڕێ دەکرێت. سیما و ژینگەی شارەکەی تێکداوە. سەرباری ئەوەی کفری پێویستی بە هەلی کارەوە و شوێنش هەلی کارێکی زۆری بۆ گەنجان دروست کردووە، بەڵام بەداخەوە سیمای ئەو شوێنە زۆر نەشیاوە بۆ شاری کفری و ئێمە ئەمە دەکەن لە داهاتووە هەم خاوەن کارەکان ئەم حکوومەت لە کفری ئەو شوێنە ڕێک بخەن بە شێوازێک هەم مافی ژینگە بدرێتەوە، هەم مافی کرێکاران و تەندروستی و تەواوی ئەو بابەتانەی تریش بە شێوازێک گەحتیوا بگرێت کە زیان بە شاری کفری نەگەێنێ. زیاتر لە 30 گۆڕەپانی ئاسن فرۆشان لەم دەروازەی کفریدا هەیە. ئیدارەی شار دەیەوێت ئەم دیمەنە لابات. قایمقام دەڵێت کارەکەیان ڕێک دەخینەوە. لە ڕووی شارستانی و لە ڕۆی دەروازەی شار و لە ڕووی جوانی شارەوە بەڕاستی دیمەنێکی ناشرینە و خاوەنی ئەو شوێنانەژوە ئەو کاسب کار و پیشەوەرانەش خۆیان شایەتی ئەوەدەن کە ئەو بابەتێکە منزەرێکی ناشرینە، وێنەیەکی ناشرینە و دەروازەی شار بەڕاستی ناکرێت بەو شێوەیە بێ. بڕیارمانداوە ئەگەر بابەتەکە لە هەمان شوێن بمێنێتەوە ئەبێت قەرەبووی نەبوونی سەوزایی، قەرەبووی نەبوونی ئەو بۆشایە ژینگەیە، قەرەبووی نەبوونی ئەو بۆشایە تەندروستێکە هەیە، قەرەبووی نەبوونی ئەو ئەمنیەتە تونند و تۆڵەی کە پێویستە هەبێ و باشتر ڕێک بخرێنەوە. بۆ هەموو ئەمانە ئینشاڵڵا بڕیارمانە بێ. خاوەنکارەکان کەسیان نەیانویست قسە لەم بابەتەدا بکەن، هەرچەندە نزیکەی 300 کەسێک لەم شوێنەدا کار دەکەن، بەڵام مەرجی تەندروستی و ژینگەیی نابیندرێت و سیمای شاریش بەم شێوەیە دەبیندرێت. لە نێوان ویستی ئیدارەی شار بۆ ڕێخستنەوەی دەروازەی قەزاکە و ویستی خاوەنکارەکان بۆ دابینکردنی بژێوی ژیانیان، خەڵکی کفری چاوەڕێی بڕیارێکی تەندروستە. سامان کەریم، کورد چاد نیوز، کفری.